شاری خانەقینە ئەو شارەی لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستاندا کێشەی لەسەرە کە بۆ ماوەی 15 ساڵ کورد حکمی کرد بەڵام نزیکەی 4 ساڵە لەلایەن عێراقەوە کۆنتڕۆڵ کراوەتەوە. زۆربەی دانیشتوانی خانەقین بە مەزهەب شیعە و بەنەتەوە کوردن بەڵام وەک خۆیان دەڵێن کوردبوونیان لا گرنگترە. ئەوەی کوردی خانەقینیە ئێمە قەت ملکەش نابین بۆ هیچ لایەنێک. ئێمە لەم شارە کوردایەتیەکەین حزبایەتیش ناکەین. ئێمە کوردین و ئیمانمان بە کوردایەتی خۆمان هەیە تاکو پێمان بکرێت بەرگری لە کورد و کوردستانی شەکەین. لە دوا هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا کورد زۆربەی دەنگەکانی خانەقینی بردەوە و نوێنەرێکی کورد لەلایەن دانیشتوانی ئەم شارەوە نێردرایە پەرلەمانی عێراق. ڕەنگە هەموو شارەکانتر ئەو هەستەکە لە لای خانەقینەکان هەیە لە لای ئەوان نەماوە چونکە ئەو زەعیفە بووە بەڵام خانەقین ساڵ وە ساڵ کوردایەتی و نیشتمان پەروەری لە خانەقین تاتێ نەوەی تازەمانیش پابندەوە پێ و زیاتر لە گەنجەکانمان زیاتر پابندن و نیشتمان پەروەری. زۆربەی ناحیەکانی دەوروبەری خانەقین بە شاری کوردستانی ناسراون لە کاتێکدا کورتیاندا بووەتە کەمینە بەڵام دۆخەکە لە خانەقین جایە و کورد هەر زۆرینەیە. ئەم هەڵبژاردنە پەیامی تەنها پەیامێک کە پێ بڵێن ئەمە نیشانەی کوردستانی بوونی ئەم شارەیە، نیشانەی کوردستانی بوونی شاری خانەقینە. ئەمە پەیامێکی ڕاستەقینەیە. یەکەم جار خۆ بوتم پێت ئەم شارە زیاتر لە سەرەتای دامەزراندنی شۆڕەشی لێەوە دەستی دڵسۆزەکان فکری دڵسۆزەکان وەکو کاک بەختیار و کاک جەبار و شانەی هەڵەوەی سوور و سیاست مادارەکانی تر توانیانە دەیان هەزار کەس دروست بکەن. خانەقین لە ئێستادا جۆرەها هێزی عێراقی و کوردیشی تێدایە هەرچەندە عێراق بەسەر شارەکەدا باڵەدەستە بەڵام هێزی ئاسایشی کوردیش لە شارەکە بوونیان هەیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، خانەقین.